سڵاتانە بێ ئەزیزان و خۆشەویستانی گەڕیان میدیا خۆشحاڵم ئەمڕۆژ بەرنامەیەکی زۆر تایبەتمان هەیە یەکێ لە چایخانەکانی سلێمانی کە لە ساڵی 50کانەوە لەلایەن کاک شەریفەوە ئێرە بەڕێوە براوە لە ئێستاشا لە دوای وفاتی ئەو کوڕەکانی کاک بەکر و کاک عومەر لێرەن لەگەڵمانە بن ئەمڕۆ کۆمەڵە کەسایەتی شاری سلێمانی چ لە هونەرمەند و شاعیر و نووسران لێرەن ئەشنابوونی ئێوەش بە چایخانەی شەعب لەگەڵمان دیگە سڵاو دەبێت سڵاو لە ئێوەش بەخێر بن یاخوا ڕۆژانە سەردانی چایخانەی شەعبەکەیت ئەوەڵا بێگومان بە بەردەوامی من سەردانی چاخانەی شەعبەکەم چکە ناسینی من لەگەڵ چاخانەی شەعب ئاگەڕێتەوە بۆ کاسبەکەی خۆم کە ساڵی ساڵی 86ەوە کتێب فرۆش بووم لە بەردەرگیسەرا و ئەو ژوورە هی من بوو بەکرێ گرتە بووم کردبووم بە مەخزن بەیانیان کتێبەکانم لێ بردە دەرەوە ئێوارانیش کتێبەکانم ئەخسەوە ناو مەخزنەکەم لەبەرەوە لە ساڵی 86ەوە هەر خۆم ئەو مەخزنم لە ناو چاخانەی شەعب بوو لەبەرەوە یعنی بەردەوامم لەگەڵ شەعبە بێگومان هەر لە هەشتاکانی شا لێرە ئەدیبە گەورەکان کە لە بەغا ئەگەڕانەوە یا تیا بوو لە هەولێرەوە ئاهات زیاتر پێنجشەممان دوانی وەڕۆکەی ئەلێبەیە مەجلیسی ئەدەبی ئەجیرا لە بەغا هاتنەوە لە هەولێر هاتنەوە لەگەڵ ئەدیبانی سلێمانی یعنی با بڵێن ئەدەبیانی کورد کە ئیشیان لە بەغا بوو مەسەلا لە ڕۆژنامە کاریانە کرد یا لە چاپخانە کاریانە کرد کە ئەگەڕانەوە ئێرە لانکەی کۆبوونەوەی ئەدیبان بوو شاری ڕۆشنبیریە پێویستی بە چەند چایخانەی دیوای هەبێت وڵای سلێمانی بەس نەبێت مرج نییە چاخانە بێ ینی خۆ هینیشمان زۆرە با بڵین مۆزەخانە و شوێنی کلتوری و شوێنی فۆلکلۆری ئەوانەشمان زۆرە و سلێمانی بە حەقەت شارێکی زینوە یعنی ئەوە حەقەتەوە بە درێژایی مێژووی سلێمانی بە هیچ جۆرێ دانەبراوە لە هیچ جۆرە چالاکێکی ئەدەبی و هونەری و هەتا شۆڕژگێڕی و سیاسی و بەڕاستی سلێمانی زینوێتەکەی سلێمانی لەوایە کە سلێمانی پایتەختی میرنشینی بابان بووە یعنی سلێمانی خۆی بە پایتەختی بووە یعنی هەر بە شاری نەهاتوە سلێمانی هەر یەکسەر بە پایتەختی هاتووە چکە پایتەختی میرنشینی بابان بووە و میستەر ریچ لە کتێبەکەی خۆیان باسیەکات باسی سلێمانی ئەکات ئەڵێ بەڕاستی ئەو نان و سفرەی کە لای میرانی بابان لە سلێمانی خواردم ئەڵێ لای والی بەغا نەبوو ئەو نان و سفرە و نەوسنیە لەبەرەوە نەوسنی سلێمانی کوشتووە منش زۆرم حەز لێ ئای بێگومان وایە چاخانەی شەعب بۆ بە وەکو مۆزەخانەیەکی لێ هاتووە و بەڕاستیش هەشتاکانیش هەموو ئەدیبانی بەغا هەولێرەوە ناگەڕانەوە پێنجشەمان ئەلێوە کە ئەوبوونەوە بەدەم چاخواردنەوە مناقەشەی ئەدەبی و هەتا جارجارە لە ژێرەوە سیاسی وەگە سیقە هەبوایە ئەیتر یعنی هەموو جۆرە مناقەشەیەکە کراوە بەڕاستی بە قەناعەتی من بە قەناعەتی من سلێمانی زۆر بێکەم و کوڕێ لە هەموو ڕوویەکەوە هەم لە ڕووی میوان دۆستیەوە هەم لە ڕووی زینوێتیەوە هەم لە ڕووی ئازایەتیەوە هەم لە ڕووی نەوسنیەوە کە من لایەنە نەوسنیەکەیم زۆر ئەرەوەڵا بەخوا نیان خان لە مەسەلەی خواردنە ئەژنۆ مەشکی ئەی تۆ ژوای باری ئەی تەنکەی کچم زۆر ئەنجا نیان خان تەنکەی کچم نییە جاری کە برسیە بێ و تۆزێکی ماوە پێ بگا و ئەمانە و بەدایکی هەڵێڵێ دایکە جان خۆ من خۆم نیم ڕۆحم ئەیەوێ ڕۆحم لەبەرەوە بەڕاستی من یەخشتەکەی سلێمانیشم بەدڵە بەلاتیشەوە وەرپێکەنیوە یعنی من دایان کەسم ناسیوە هەزاریشی لە گیفانە نەبوو هەر پێکەنیوین بەڵێ وایە یعنی زینوێتی سلێمانی لەوایە زۆر جوانە بەڵێ ئەو متمانە بە خۆبوون و بە غیرەتی و دار و بەردا من دەیان کەسم دیوە هەزاری لەم تەبع پێ نەبووە قاقای پێکەنینی چۆتە عاسمان لە خەڵکوا بۆ سەرۆتی دنیای هەیە کە خۆم بۆ خۆم یەکێکم لەو کەسانی کە لە ژیانما پێکەنینم لێ نەبڕاوە و جۆشم بە هیچ نەیەوە ئێوەشان سەرکەوتوو بن نیان خانی شەڵا هیوای سەرکەوتن بۆ دەستگای میدیایی گەڕیان کە یەکێکە لە ماڵەکانی خۆم بەڕاستی هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکمان دەخوازم دەستان خۆش بێ ئێوەش سەرکەوتوو بن شایانی نییە.
خۆشەویستانێکی کەلو کەساتیانەی شاری سلێمانی شاعیرێکی خۆشەویست و مادوونەناس کاک ئیسماعیلە. کاک ئیسماعیل سڵاو دەمێت. سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆتانەیە. ئەم کاتەی ئێوە و بینەرەکانتان باش و بەخێرات. زۆر سپاس. کاک ئیسماعیل بەردەوام سەردانی چایخانەی شەعبەکەی. بەڵێ بێگومان. بەڵێ. چایخانەی شەعب بووەتە لانکەیە بۆ هونەرمەند و سەرجەم ڕۆشنبیران لێرە؟ ئەتوانم بڵێم ئەگەر بێت و ئاوڕێک بیتەوە لە مێژووی شاری سلێمانی چاخانەی شەعبێکێکە لەو چاخانە جوان و پرشمدار و بەهەیبەتانەی کە بۆ ماوەی 70 ساڵ ئەبێت تەمەنی هەیە. چاخانەی شەعب ئەتوانم بڵێم بۆ بە ماڵی دووەمی ئیسماعیل تاڵەبانی هەمیشە وتومە ئەگەر ڕۆژێک بێت و سەردانی چاخانەی شەعب نەکەم وازانم فەراغێکمە بۆ لە ژیانمدا کە نەمتوانی بەپڕی بکەمەوە. چاخانەی شەعب یەکێکە لەو شوێن و ژینگە جوانانەی کە بەدەر لە ئەدیبان و ڕۆشنبیران و ئەو کەسایەتیە جوانانەی کە خاوەنی پێگەی خۆیانن و خەڵکانی ئاسایی تریش ڕۆژانە دێن لێرە سەردانی ئەم چاخانە جوانەکەن و بە ئەم چاخانە جوانە ئاشنا ئەبن و وەک پێشتر ئاماژەم پێدا ئێرە بووە بە ماڵی دووەمی هەرەمومان و لێرەدا کۆبینەوە بازدا هونەرەکەین بازدا ئەدەبەکەین باز لە کەسایەتی جوانەکانی ئەم شارە ئەەکەین و ئێرە بووە بە مۆڵگەیەکی ئێمە کە بەردەوام کۆنتاکت و پەیوەندیمان هەیە و با بڵێن ئیسلاحەتی خۆمان لێرەدا وەرەگرین. سلێمانی شاری ڕۆشنبیری و چایخانەی شەعب و ئەم هەموو نووسەر و خۆشەویستە لێرە پێویستی بە شەعر نییە؟ بەڵێ لێرەوە ئەم شەعرە پێشکەشەکەم بە ئێوەی عەزیزی خۆشەویست و پێتان دەڵێم سلەیمانی پاشایەکی تاجی مێژوو لەسەر ناوە بەقەت باڵای نیشتیمانێک خەمی کوردت لە کۆڵ ناوە پێناسەی شاری قوربانی و زمان و ئەدەبی کوردی هەڵگری ئاڵای شۆڕشی تۆ دایکی دروست و وردی تۆ بابانی تۆ حەفیدی تۆ ئێمەد لە ئامێزدایە تۆ هەوێنی ئەوینداری چێوەکو تۆ بە وەفایە بە چەشنێ جەرگت سوتاوە بە جۆرێ خوێنت ڕژاوە لە نێو ماڵی سەیوانەکەت چرای هیوات هەڵکراوە ناخت پڕە لە ڕازگۆیی و ئایندەیەکی لە جوانی تۆ مۆزەخانەی کلتور و پارچەیەک لە نیشتیمانی بەسە ئیتر دەبا فرمێسک بە چاوانتەوە نەبینم سلەیمانی ئەی هاودەم و هاو خەمی ئاوات وژین ڕێز و خۆشەویستیم بۆتانەیە و چاودەمە قوربانە بم نیانی جوان نیانی ئازیز قوربانتان. بەڵێ خۆشەویستانێکێکی تر لە کەسایەتەکانی شاری سلێمانی کە وەک دەزانی ئێرە پڕ لە کەسانی شاعیر و هونەرمەند و نووسەران ئەویش کاک ئەمیر هەڵەبجەیە و کاک ئەمیر سڵاو دەبێت. سڵاوتان بێ بەخێر وەستەر چاو. زۆر سپاس. ڕۆژانە سەردانی چایخانەی شەعبەکەیت؟ من لە دوای دەوامەوە 40 ساڵە چووی چایخانەی شەعبەکە بەبەردەوام. پێت وایە بۆتە ماڵی دووەمت؟ ئەوە قسەی خۆمە هەر وەختی خۆی وتم ئەمە چەترێکە هەموو ڕۆژنامە نووسان و نووسەران و ئەدیبانی کۆ کردوێتەوە ئەمە ماڵی دووەمی منە. پێت وایە سلێمانی پێویستی بە چەند شوێنی تری وا هەبێت؟ وەڵی ئێستا دەبین کەسافە و شەڕێکە زیاترە پێویستی پێیەتی بەڵام ئێستا لە هەموو وڵاتێکا بەس دانەیەک اختیارەکرێت ئێستا لە میسر خان خەلیلی هەیە لە بەغا چایخانەی ئوم کەلسوم و عەزاوی هەیە بەو شەوەیە لێرەیە وەستاوین و هاتین بۆ شوێنە پڕە لە شاعیر و هونەرمەند و پێویستی بە شعرێ نییە؟ وەڵی چۆن پێویستی بە شعرێ نییە؟ شعرێ بڵێ پێویستی بە زۆر شت هەیە بەڕاستی ئەمە لەوەتەی هەم بۆ تەگەڕێم نادۆزمەوە لەوەتەی هەم لە ئەندێشە دەخۆمەوە کەچی جارێ وەک ڕەوباڵدەی نیشتمانم بە سەردانی ژناییتەوە. لە خزمەتانم چایخانەی شەعب هەمە خۆتان نەزان ئەمە پێگەیەکی گەورەی هەیە لە شاری سلێمانیە لە ساڵی 1950 دروست بووە چەند جارێ لۆژە کراوەتەوە لە سەردەمی بەڕێز عومەر فەتاح و دوایەوە لە سەردەمی کاک شێخ لەورا ئەمانە دوسێ جار ئەم چایخانەیە جاران لێرە حوزێکی تیابوو توێشی تیابوو ئێمە لێوە دانیشتین دوایی بوو باڵگەزرامی کۆشکات ژوور مختارەکانی سلێمانی هاتن لێوێ هەر مختار و لە ژوورێکە مەعامەلەی خەڵکی جێبەجێ کرد دوایی گۆڕانکاری بەسەرا هات بۆ من لەگەڵ کاک جەزای سازۆوانە تقریباً تا ئێستا 200 لێرە دوانیەوە ڕانەوە و تۆمینۆشتانمان لە ئەبد 200 زیاتر کۆڕی شعری وەزیری و فکریمان کردەوە یادی کەریم کابانمان کردەوە یادی حەسەن زیرەکمان کردەوە خەڵک تاران و هاتەوە ئێرە و چەند هاو کۆڕ هەر بەردەوام بین بڵێ
مڵە بەردەوام لە شتان ساف و سپاس بەردەوام سپاس بە بەڕێستان زۆر خۆشحاڵ بووم زۆر سڵاو لە تۆش بەخێر بێیسە سەر و سەر چاو زۆر سپاس بەردەوام سەردانی چایخانە شەعبەکەیت خۆی پێم وایە ئەوەی کە لە دەرەوەی شاریش بێتە سلێمانی نێتە چاخانەی شەعب وەگوایە نەهات بێتە سلێمانی چاخانەی شەعب شوێنی هونەرمەندانە شوێنی شاعیرانە شوێنی کەڵەپیاوانە شوێنی نووسەرانە شوێنی ئەو هەموو کەڵەپیاوە بووە کە لە کوردستانە هەڵکەوتون و کە ئەم دەستکەوتە بەدی هاتووە لە ناوم چاخانەی شەعبا بەرنامەی بۆ داڕێژراوە بەدەر لە خەڵکی سلێمانی خەڵکی شارەکانی کە خەڵکی بیانی سەردانی ئێرە ئەکەوایە بەڵێ هەر ئێستا خۆت بینی دەوەی کە ئێستا هات نەژوورەوە کە ئەوە بیانی بوون هات نەژوورەوە چکە بۆتە ڕەمزێک بۆ شاری سلێمانی لە ساڵی ئەوەی بە بیرەوەری من بێ بۆیان باسکردبوون لە ساڵی پەنجاکانەوە ناسێنداوە لە پێش پەنجاکانیش چاخانەی شەعب چاخانە بووە و دواتریشەوەت پێ بڵێم چاخانەی شەعب کا عومەر و کاک بەکر و ئەوان و وەستا شەریفی ڕەحمەتی ئێمە خزمی منن خەڵکی گوڵپن گوڵب خۆتان نەزان هەورامانە زۆر خەڵک نازانێت کە خەڵکی هەورامانن هەورامین و خزمی منیشن کەسینێکی دەستەکانە خۆش بێ و زۆر سپاس زۆر سپاس لێرەش هونەرمەندێکی ئازیزی لێ کاک ئەنجومەن هەورامی کە دڵێکی تایبەتی هەیە و کاک ئەنجومەن سڵاو لەبێ سڵاو لێوە خۆشەویستی خوا بەخێربن زۆر سپاس کاک ئەنجومەن بەردەوام سەردانی چایخانە شەعبەکەیت من یعنی وەکو کوڕێکی ئەم چایخانەم لێ هاتووە یعنی چەند برایەکن بگرە ئێمە کۆمەڵی برادەرین یعنی زۆربەی کات لە باتیەوان من لەسەر دەخیلەکە دانیشم پارەی چاوشت وەرەگرن یعنی ئەوەنا تێکەڵم لەگەڵیان و ئەوەنا تێکەڵی ڕەحمان بۆ شەعب چایخانە شەعب وەکو ماڵێکی لێ هاتۆ بۆ سەرجەم هونەرمەند و ڕۆشنبیران وەکو ماڵێکە بەردەوام سەردانی ئێرە بەڵێ هەمووی ئەوەی مەسەلەن ڕۆشنبیرانی عەرەب بیانی مەسەلەن هەرکامیان بێنە سلێمانی لە پارچەکانی تری کوردستانەوە یانی لە شارەکانی تری هەرێمی کوردستان لە هەولێرە لە دهۆکۆ ئێستا دوێنێ کۆمەڵی میوان هاتبوون لە دهۆکۆ هاتبوون بۆ ئێرە یعنی شەعب بۆ بە مۆڵکێکی سلێمانی و مڵکی یعنی تەواوی هونەرمەندان و ڕۆشنبیرانی هەمووتانە شوێنێکی تایبەتە ئەوەی چایخانەی شەعب لە چایخانەکانی کە جێ ئەکات و چیە لەیتەوە ئەوەی چایخانەی شەعب لە شوێنەکانی تر جێ ئەکاتەوە مەسەلەن کۆمەڵی یادگاری بیرەوەریت بیرێنێتەوە کۆمەڵی شۆڕژگێڕی کورد و نووسەران و ئەدەبیات و هونەرمەندانی کورد بۆ بیرێنێتەوە ئەوە بۆ نمونەوە وێنەی هونەرمەند کۆشکردو و هونەرمەند حەمە جەزایە ئەوە هەم وێنەی کۆمەڵە سەرکردەکانی کورد مەسەلەن بەبێ جیاوازی یان ئینتیمای حیزبایەتی هەموویان لێرە مەسەلەن تۆ ڕۆژانەیان بینی هەم زاخاوێکەوە بۆ مێشکرد هەم بە مانوبوونی ئەو تێکۆشەر و یا ئەو نووسەر و ئەدەبیاتانە یەنێتەوە بەرچاوی خۆت یعنی بۆ ئێتر تەواو مەسەلەن زۆربەی فەڕەنسیەکان هەموویان هاتوون لێرە ئیسراحەتیان کرد دانیشتن چایان خواردووە خۆشبەختانە بینی ئێستای زۆربەی ژنانی ژیان لێرە چاوەخۆن و ئیسراحەتێک و زاخاوێکی بێشتیان دەرەکەن لێرە دەستەکانە خۆش بێ و کاک ئەنجومەن ئێرە بێ گۆرانی نابێت وڵی خۆش گۆرانی نابێت ئێرە بەڵام من لە خزمەتانە بەڵام شوێنەکەی لەوانەیە تۆزێ گونجاوی نەوێ بەڵام هەر بەخۆشی ئەوەی خۆشەویست و کاکە ئالانی خۆشەویست هەر کۆپلێ لە گۆرانی ئەورامیتان پێشکەش دەکەم من ودما شرت ما كردني من ودما شرت ما كردني أطيب مني غميتا وروي مريدا أطيب مني غميتا وروي مريدا يا رنم سيران ايدر داران يا رنم سيران ايدر داران بدي من كريدي انا صنفاران بدي من كريدي انا صنفاران کاک ئەنجومەن گیان بمێنی بۆمان زۆر سپاس بەخێراتی ئەوە دەکەم دووبارە سەر چاوماتن یاخوا بەخێربن گەورەتان کردین
خۆشتان جیاوازی چایخانە شعب لەگەڵ چایخانەکانی کە چۆنە دەکەن؟ وڵی جیاوازی چاخانە شعب دڵی شاری سلێمانی چۆن چاخانەی مەزکوور دڵی شاری هەولێرە ئێرەش بە هەمان شێوە هەر کەسێک لە دەرەوەی شاریان ناو شاری سلێمانی بێتە ناو شاری سلێمانی یان لە ناو شاری سلێمانی بێتە ناو بازار ئەگەر بە تایبەتی چینی ڕۆشنبیر و هونەرمەند و ئەو کەسانی کە خوێنەوارن برن بمبورە مەبەستە خوێنەوار یعنی ئەهلی کتێب و ڕۆژنامە قوشتانە ئەو کەسانە بەڵێ دووسەرانەوانە یعنی دڵیان لێرە دەکرێتەوە سەردانی ئێرە دەکەن ئەگەر سایەکی دەستی کاعومەر و برادران نەخۆن وابزانم ئەو ڕۆژە چۆن کەسێک لە لادێەوە بێ بۆ شار کەبابەکەی شار نەخوا هیچی نەکردن و نهاتۆ بۆ شار بەردەوام سەردانی ئێراکەی خۆت وڵاهی من وەکو خۆم هەر کاتێک دێم بۆ ناو بازار سەردانێکی دەکەم و یعنی بە بەردەوامیش پێشەمان و جمعان و شەمان ئەوە هەفتەی ئەو سێ ڕۆژە لێرە ڕۆژەکانی ترش بەپێی ئەوەی کە ئیش و کارم نەبێیان دەوام لە پۆشتانە دێم بۆ ئێرە بە هەمە شێوە بەڕەوەی زۆربەی زۆری دۆست و برادرانم لێرەن لێرە چاو لێکەوتیان لەگەڵ دەکەیت لێرە لە گەراندادنیشی و دەمەکەی دەکەیت ئێرە شوێنی وەکو بڵێن جێژوانی هونەرمەندان و ڕۆشنبیران و ئەوانەیە لێرە زیاتر یەکتر دەبینن سلێمانی بە چاخانێش بۆ جوانە هەموو شتێکی جوانە بەڵام یەکەکە لە جوانیەکە و ئەوەی ئەم شارە کە خەڵکی ڕۆشنبیر زیاتر دڵی باشتەشی پێ بڵێن هەر کەناڵێک کە مێژوەکی ئەم چاخانە باز نەکات و ڕۆژانە دیدارێکی چاوپێکوتنیێکی لەگەر ئەو کەسانی کە دێن بۆ ئێرە بە بەرداوامی بەرنامەیەکی لەسەرەوە نەبێ وابزان ئەو کەناڵەدا بخۆ باشە ئەو ڕێی خۆمە ئێمە بەرنامەمان کرد بەرنامەی تایبەتم بۆ کردووە سڵاو لێ بەختیانتان بەخێر بن سەرچاو زۆر سپاس ئەکرێ بپرسین کە عومەر کێیە؟ وەڵی من بڵێم چی من یەکێکم لە شاویشەکانی شاخانەی شار کەوا تەمەنێکە لێرە ئیشەکەم لەگە باوکمە لە چۆن ساڵی وەڵی لە مناڵی و لەوانی بڵێن 50 ساڵە بوو لەگەڵ کاک بەکری براتا بەردەوام هەر دوانە بووین ئێمە دوای جا ئەمان هاتمێرێ ئێمە من و کابەکەی بە بەردەوامی لەگە باوکم خۆم ئیشەکە وەکو شێ بڕاوەتەوەمانە ژنا خۆمە تەبعەن کە ئیش زەوقی لێ نەبێ ئیشەکە لە باوکمانە ماوەتەوە مەجبورین وازی لێنین و خۆشمان هەست دەوقمان لێ بووە هەتا ئێستا هەر بەردەوامی هیچ لەنەوەکانی خۆ لێرە کار ناکەن یەکێکشان بەس ئەویش ئیشی نییە ژنا لەوانەیە نەیەکێنە بەڵام تشان تەمان شاخانەی شەب یەکێکە لە کاڵەی سلێمانی مەڵمەدی ڕۆشنبیری شاخانەی شەعبیش یەکێکە لە مەڵمەدەکانی ڕۆشنبیری سلێمانی کە تا ئێستا کۆن ماوەتوانێ و پاراستویمانە ئەژیان زۆر لە شاخانە کۆنەکانی سلێمانی لە دوای وەفاتی باوشیان نەوەکانیان وازیان لێناوە مثل حەمەدەقا مینەشە لە زۆر لەو شاخانە کۆنە بەڵای ئێمە تا ئێستا پاراستویمان و ماوەتەوانێ هەتا خۆشمان مابین ئەیپارێزین و ئەمێنێتەوە لە دوای نەمانی خۆمانیتەوە اللهما کەوتێ بدەستێ جیاوازی چایخانە شعب لە چایخانەکانی کە لای ئێوە ئەزانین شوێن شاخانی تر جیایە مەسەلا زۆر کەسەیەک ئەڵێ ناچمە شاخانە بەڵام یەتی ئێرە مەڵبەندێکی ڕۆشنبیریە خەڵک لە ڕۆشنبیر و ئەدیب و شاعیرانی ئەم شارە خەڵک خۆی پێوە گرتووە مەسەلا پێشەمان و جومعان ئێرە مەسەلا
مەکتەبەیشی تایە کەشکۆڵێکیمان هەیە ئێمە نازان پیان وتیانە کەشکۆڵێکە زۆر لە نووسەران و ئەدیبانی بیانی هەولێر هەموو نخبەکان تیانە نووسیوە ئەوە کەشکۆلە ماوەتۆ تا ئێستا شتی خۆی نووسیوە ئێستا لە ئەوە تەمان پڕ بۆتوانێ لە کاک شەرکۆتیایەتی هەتا ڕێبی نەردیە مەسەر زۆر لەو شاعیرانە لەو نووسەرانە کە نەماون ئێستا هەمووی تایەتی ئێستا سجلێکی ترمان داناوەتوانێ بە تەمای ئەوە بزانین چۆنە ئەوە بە تەمای ئەوە تەباکەین ئینشەڵڵا وەڵی ئێستا گەنج و زۆری گەنجیشن بەڵام بە تەمانەکانی ژیان تەمانەکان ئەوتەوەکو جاران نییە پێ نایەتوانن بەڵام زۆری گەنجێنێرە تەمەنەکانیشی تەمەنی شەریەت نخبەکانی ئەوەی کەمال بێت زۆری نەماون بەڵام هەستا زۆری گەنجێ دێنە ساخەنی شاب بۆتە بەڵمەندی ڕۆشنبیری تۆ ئێستا زۆر لە شارەکانی تر مەسەر شاخەی تری تایە بەڵام وەک ئێرە بۆتە بە کەلەپولێک ئێستا تۆی تەژویرۆکو بۆ مەزەخانەی بچی وایە هەموو ڕسمانی تایە زۆری وفاتیان کردووە زۆر هەموویان وفاتیان کردووە زۆریشان ماون وەکو نخبەیە پاراستومان زۆر سپاسان دەکەم دەستەخانی بۆی سپاسان دەکەین و هەر لە شتاق بنێوەش بەخێ بێستر چاوم لە ساڵی چەنەوە لە چایخانەی شار بەکارەکەیت من تەمەنم موازی 47م لە تەمەنی 7 ساڵی لێرە ئیشەکەم لەگە باوکمە باوکم بەڕەحەمی لە هەشتەکانی عەمی خوا کرد بۆچی خۆی تەلەبە بوو ئەم بینایی بازاری عەسری ئەوە مەکتەب بووە هاتمە مەکتەب کە هاتمەوە یارمەتی باوکمە هەتا ئێوە تاشم هاتی یارمەتی باوکە بەیان حەز لە ئیشەکە هەبووش یارمەتی باوکمە و حەز لە ئیشەکەش بوو بەڵێ چایخانەی شەعب بۆتە ماڵی دووەم بۆ سەرجەم هونەرمەندان و شاعیران و ئەدەبدۆستان بەڵێ بووە بەڵێ بوو ئێستا ئەو کەسانێکەوە ئەوانەیەک ئێستا لە دەوری هەرێمی کوردستانن ئەگەر بێنەوە نێنە چاخانەی شەعب معنایەوەیە ناتوان سلێمانی بە ماڵی دووبی خوا دەزارن یعنی ئەگەر بۆ شتێکە بۆ ژەرمەوە 2008 بوو یان 9 بوو مەسئولێک هاتەوە لە خاریجەوە لە بریتانیاوە بە خۆی جاوتەکانە خواکە بێرانە ئێستا ناستی منەوە وڵا کار بکرد ئێستا لە مەتار دابەزێوین یەکسا هاتووین بۆ ئێرە بۆچی ئەی ناشتە باوەتی ئەگەر لێ شاعرە نەخۆی ناشی لە ماڵەوە ئەنی تۆ بزانە حسابی ئەوکە ئەوانەی کەوا لە دەرەوەی هەرێمی کوردستانن ئەگەر سوالێن لێکەی کاڵێ ئەڵێ ئێمە هەموو لە چاخانەی شەم گۆشت کراوێن ئەگەر نێنەوە ئێرە معنایەوەی هیچ جیاوازی چایخانەی شەعب لە چایخانەکانی کە چییە کە ئەوە هونەرمەندان سەردانیەکەن ئەوەی کەوا جیاوازێک ئەوەیە هەمووی خەڵکی شارەکەیە ئەوەی کە تۆ پێویستی پێێتی لێرە ئیبیلی یان مەسەلە موعید شتێکە لێرە ئیبیلی جاری وا هەیە مەسەلە پارە هاتوۆتەوە لە وەختی گرانەکە یعنی پارە هاتەوە هاتە یان دەستێ ئێمە تەسلیمی خەڵک تەسلیمی کەسوکارەکەمانە کرد یعنی ئەم چاخانەیە بۆ ئەمینی زۆر ئەمینە خەڵکی خراپی تێنایەت ئەوە کە تێرە بە خەڵکی شارەکەیە ڕۆژانە لە سەعات چەندەوە ئێرە هەیە بۆ چەند لە هاوینان لە 5 جووری هەیە هەتا 6 جووری ئێوارە ئەگەر ڕۆژش کورد بێتەوە حسابێکی تری هەیە ئەی ئەفرەتان سەردانی ئێرە ناکەن کاکۆکن بەڵێ ئاپەتانیان بەس ئەوانەی خەڵکی شارەکە نا بە دەگمەن خەڵکی شارەکە بەس ئەوانەی کەوا لە دەرەوەی وڵاتیەنەوە ئەبێ بێنە ئێرە داوە شوێنێکیشکەنەوە بۆ ئافرەتان خانمان کە حەزکەن ئەوانش لێرە دانیشن شاعیرانمان هەیە خانمانی کەمانێ حەزکە سەردانی ئێرە بکات وەڵڵی بیرمان کردوێتەوە بەڵام ئەوەڵێ بە حەزەکە بچێن ناو پیاوەکە دانیشین یعنی بەڕاستی بیان عیبە لە شوێنێکە دانیشن ئەڵێ حەزەکەم لێ ئاوا دانیشن احتیاجی قشتێکە بە دانیشن تا تۆ بێتی ئێرە لێرەگە لیا دانیشی چاخۆتۆ زۆر احتیاجیە تۆ حسابی ئەوە مەکە خەڵک تەمەشاکە چاو ناگیرێ وای وانە چاو ناگیرێت سێرەکرێت سێرەکەن وایە ئەوەیە کاکەجان زۆر وایە زۆر ڕاستە
بەدەر لە خۆتنەوەکانت هیچ کەسیان لێرە کار ناکەن حەزیان لێ لە بۆ وەکو تۆ کە ئیشکەن لێرەیە والله ئێستا من پێش کوڕبێ تەمەندێژ لەگاوای خەڵکی درا هەر پێجاتێکش ئیشی خوانێ بەڵام جاری وایە مەسەلە من یەک یارمەتیمان هێن سعات دو سعات یارمەتیمان هێن ئەوە شەکە حەزیان لێ ئەوان بێن وەکو ئێوە لێرە ئەی ئێستا هیچ شوێنێک نییە تێکەشتێکی ئەو گەنجایە تێرسن شوێنێکە یەکاکە بشتی کاپتریاوە پێێنێکە لە خوارد لە من وانە بەکەیب هات لە ئێرە لێ دەبە چای خۆ من نەوەکان هیچ ئەمەوە ناکەم جەنجێرەکەم خۆ نەشگەرە بخۆن وەش پاسەکە بژین لێرە بەسەرهاتی خۆش بوو ئەیە زۆر بوو ئەیە وایە وەڵی خەڵکە سەردانی ئێرە بەسەرهاتی خۆشەوەیە مەجەسوەتی بنەوە کە ئێمە ئێرە هەمی بەسەرهاتی خۆشە بەس لەخوا بەجەبە تاستا شتی داخلی ڕووی نێیاوە یعنی ئەگەر ڕووشیا بێت لەحزەیەکە ئاش و کردوونەتەوە ئەنی خەڵک ئەڵێ تۆ ئیشی زۆر باشەکە سان ماوەی لۆ بێت دوو خزیانە خەریب و شەڕان بێت هەردوو جارم ئاش کردەوە ئێستا هەرچی خەڵک بووی بوو ئەدەستە خۆش بێت ئێستا بەیەکەوە دانیشتون لە بەرا پەرستریەکەن ئێجا من مەحاوەلەکەم لێرە ئەم چاخانەیە هیچ کە ڕوو نایە ئیشەڵای ڕوو نایە چاخانەیەکە دیکەشتی تا بڕی خەڵکی مستەقەفی تێک ڕۆشتی بیری تێ بەخوا زەلامی وا هەیە ئەگەر نێت ێرە ڕۆژێک چانە خواتەوە کە نەوە ناکەوێتە دەرەوە وەکو عایلەشان لێ هاتۆ لێرە وەکو برادێکی زۆر نزیکیان لێ هاتۆ بەردەوام سەردانی ئەرێ وەڵڵا ئێستا ئەمەی کە تۆ دانیشتی هەمووی ناوەکایان ئەزانین ئەگەر خەڵکی غێرە بێت نایە بەڵام ئەمە هەموو ناوەکان ئەزانین وەکو برامان لێ هاتۆ ئەگەر ڕۆژە من نییە بێرە هەواڵە پرست یا ڕۆژی تر دێت دەڵێن لە شوێ بێ وەڵا لە فڵان شوێن بوو هەیە ئیشێک کرێکاری هەیە مەسەلە لە دایرەیە هەیە مەسەلە واجبی هەیە لە دایرە 3 ڕۆژ دوا سوورەتە بۆ ئێرە پرسیارێکە لێ بکەم نهێنی چاخۆشەکە ئێوە چییە؟ پێ بەڵێ یان ئەوە نابێت نهێنی چاخۆشەکەی بە ناپێت نهێنی چاو ئێمە تا ئێستا دەستمان نەگۆڕیوە ئەو چایی کە باوکم بەڕەحمەت بێ لێناوە هێناوێتی هەر ئەو چایە جاران ئەم چایە نەبوو لە چیسا بوو جاران چای هین نەبوو سیلان لە سلوقی گەورە بوو تۆ نازانم تۆزەی باسکەم سلوقی گەورە بوو چادۆرەکەی بەگونیە ئیزا بەتر پێشرا بوو لۆ کرا بوو کەس دەستکاری و چای ناکرد لە سیلانەوە های چایەکی ئەسلی بۆ فەل نا فەلی بەس ئێستا ئەم چارێکە هەیە ئێستا ئەمە هەمووی لەناو بەقەوای بچووکە هەر تێکەڵاو بێت ئێمە تێکەڵاوێکەن بەس عین ئەو چای دەرەچێ بەڵام باوە ناکەوکو چای دەرچێت چکە ئەو چای جام بوو تۆ چای ئێستا مەسەلە چا لێنانەکەشی ئەساسە لێنانی سا هەیە چای دەستی عومر دەخواتەوە چای دەستی من دەخواتەوە ئاوایە ئەرێ وەڵا چای ماوڵە خۆشیان ئەو چایەکە خۆت دێنی وەڵی ئەو چایی خۆ بێنێ ئەوە نا بەشەرمان بێ تۆڕۆ نابن ئەواڵم نا جاری وایە ئەوی چالێ نیە چاکی خۆشە جاری هەر بەشەرمانە یەقیناکە چکە من ئامۆزامە و خێزانیش بە و تێگەشتی تۆ چای خۆش دێنەی ئەویش خواردنەکانی خۆشەوە خۆی ئەرە وەڵڵا منە وەڵڵا من یەک دەزانم بیرە بەشێر کۆڕۆنی بەزەوە عزیزان و خۆشەویستانی گەڕیان میدیا ئەم ڕۆژە چایخانەی شەعب کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمانە هێنین هەتا بەرنامەیەکی دیکە و پیشەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم ماڵ ئاوە